پێشتر لە سەرچاوی کانیاوەکان و ئێستا لە کۆلدا ئاو دەخواتەوە. تا ساڵی 2020 حەوت کانیا و ئاوی هەبوو. ئێستا بە تانکەر ئاو بۆ ئاژەڵەکان دابین دەکرێت. ئێرە چیای هەندرێنە لە سنووری قەزای ڕواندەس. ئاژەڵداری پشتاوپێش لە باب و باپیرانیەوە بۆ زێڕۆ خدر ماوەتەوە. هەرچی کانیاوە لەو منتیقەی نەما. حەز دەکەی وەرە بە دیکۆمنت تەسویر دەگەرت دێم تەسویریان کە بەشێوەی تێدانێ زمانی تەرکە نەمایە. هەمووی لەسەر تانکەری و کڕینە دەکبیری سووری هەنە بەرام ئەوانی سەرحن لە 10 ساعتان سعاتە چیشەکەن. کارە باش بە پێی پێویست نێبرێت و ڕۆژانە من نیشی پێ ئەەکەم و لەو کاتێک کە ئەویان دێ کارەبان نییە. وشکبوونی چۆم ڕووبارەکان لە سنووری شەقڵاوە تا دەگەیتە باڵەکایەتی و برادۆست. وای کردو وەک ساڵان چیاکانی سەفین، کەپچی ئەحمەد ئاغا، چیای ئارموشان و سنووری گوندەکانی هەریر و باتاس لەم وەرزەی ساڵدا مەڕووماڵاتیان تێدا بەخێو نەکرێت. لە زۆربەی بنکە ڤێتەرنەریەکانی سنووری پارێزگای هەولێر پرسیارم کرد. ساڵی 2019 لەو دەڤەرانەی تا دەگەیتە کوێستانەکانی قەندیل، برادۆست و باڵەکایەتی نزیکەی 400,000 سەرمەڕوو بزن لەو ناوچانە بەخێو دەکرا. ئەم ساڵ کەمتر لە 100,000 سەرمەڕوو بزن بەخێو دەکرێت. ماوەی 2 ساڵە ئاژەڵداران بە ناچاری و بۆ ئەوەی شێشەی ئاویان نەمێنێت ڕێگای دوور بۆ کوێستانەکانی قەندیل، باڵەکایەتی و برادۆست دەبڕن. لێرە شێشەی ئاویان نامێنێت، بەڵام ڕووبەری لە وەرگا بە بەراورد بە ڕانەمەڕی مەڕداران کەمە و شێشەی لە وەرگیان بۆ دروستە بێت. ساحب حیوانیش گەلک زۆرن کاکە گەبرەی بابرین هۆرنێ بارەچی ئەگەر ساڵانە 4 سەر حیوانی 4 ماری چوبانی ئێستا چلیشی چویتێ. حینی منتیقەی باڵەکاتێش گوندە ژۆر هەروە ئی دەشتێ هەریرێ دێتن، ئی شەقڵاوێ دێتن، ئی خوار هەولێرێ دێتن، ئی منتیقەی ڕانیە دێتن، دەبیتە قەڵە باڵغێکی زۆر دەبیتە شەڕ. جار وایە دەڵێ کاکە من ئێرە کڕیتمە تو نابی بێ ئەو شوێنەی ئەمن بە پارەی خۆم کڕیا و لە وەرگایە حیوانی تو نابی بێت ئێرانە. باڵەکایەتی و برادۆست خاوەن گەورەترین لە وەرگای ئەم وەرزەی سنووری پارێزگای هەولێرن. ئەم ساڵ زیاتر لە 700,000 سەرمەڕی لێ بەخێو دەکرێت. بەختیار قادر ڕوودا و دەڤەری سۆران.